سلااوان لێبێت لە گوندی باڵەچیانم کە ئەو شەپۆلە بارانبارینە لێرە چەند ماڵێک ئاویان چۆتە نێو حەوشە چۆتە نێو ژوورەوە دیارە چەند ماڵێک چۆل کراون لێرە گەر هاوکارکەم ڕەمانم هەندێک دیمەنتان بۆ بگوازێتەوە کە ئاستی ئاو ڕووبار ئەوەندە بەرز بۆتەوە ئاوەکە چۆتە سەر شەقامی سەرەکی ئەو گوندا بەو هۆیەوە جگەلەوەی کە ئاو چۆتە حەوشە ئاو چۆتە ژوورەوەش بە گوتەی خاوەنی ئەو ماڵانە لێرە هەم دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێک لەو کەسانە بکەم کە بزانم ماڵی نزیکە لەو شوێنەوە ئاوی چۆتە ماڵەوە بزانم زەرەر و زیانەکانی ئەو لافاوە کە چۆتە نێو ماڵەکان لێرەگەر هاوکاری کامەڕەمانم دیمەنی زیاترتان بۆ بگوازێتەوە وە گوتم لە گوندی باڵەچیان ئاو چۆتە چەند ماڵێک بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆرانیش ئاماژەی بۆ کردووە کە ئاو چۆتە 13 ماڵ دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاکی ئیبراهیم بکەم کە بزانم داخوا یاخۆ چەند زیانەکان چۆن بوونە و ئەم شەو بۆ ئەوان چۆن بووە چەند مەترسیان لەسەر هەبووە. کاکی ئیبراهیم سلااوت لێ بێت چەند ماڵ چۆل کراون بەهۆی ئەوەی کە ئاو چۆتە نێو ماڵەکان بۆ چۆل کراون؟ وڵاهی بەڕێزم ئەوە مارێک بەخۆ ئەو مارێک ئەوە 2 مار ئەوە 3 مار ئەوانی دێ چۆلیان نەکردی هاتینە لایمەوە بەس لێرە 3 ماری لەسەرەوەش مار چۆر کرایە لەسەرەوە بەس وەکو ئێرە ئەمە بەخۆ تەماشای وەزعەکەکەن یانی بە وەزعەکەی بەخۆی بینن کرایە هیچ نەکرایە نا تەلە پەیوەندی کرایە بە تەلەفۆن بەس ئەوە لە بەیانیەوە ئەتوو لە شەوێەوە لە ناو قوڕاو بووی لە ناو ڕووبار بوو لە ناو ئاو بووی ئەگە کەس لە هاوارت نییە کەلچی نییە یعنی ئەمەد ئەو مندارەوە ئەو ژنە پەکەوتوو لە ژۆرە هەمووی بەدەستە گواستین و لۆ لەبەرەوەی ڕێی سەرەکیش گیرا بوو لە پشتەوە ئەمە هەم پێشەوەی ڕووبار بوو پشتەوەشن هەر ڕووبار بۆ هاتبوو ئەوەندە بەرز بە ژیان ئەمن ئەو ئاوم نەیتە ئەوە یعنی دیەک جارە من لە ژیانم ئەو ئاوەی ببینم لۆ وەختی خۆ ئاو هاتیە لێرە بەس ئەو خانیانە نەکراینە ئێرە پڕ نەکرا بەەوە ئاو داد هەتا سەجادەی جادێ پشتەمە بەس ئێستا ئەوەزا ئەمە ئەو ڕێن زۆر پڕ کردو دووەم خانی کرایە ئەو جاش ئاو هاتە پشتەوە یعنی ئاوەکە زۆر بۆ خەیاڵی بووە لۆ لەبەر ئەوەی ئەو وەرزە بە ژیان ڕووبار هەر ناستا لەبەر هەر ناسی دستان و پاییز بڕک ساردە لەسەر لەو چیانە هەمە بیتە بەفر کە بۆ بەفێر ڕووبار هەروەشی خۆیە بەس ئەوە یەک جارەمە بینیم بوارە ئاو دێ بوار بەس دستانان ئاو نایەتن یعنی مفاجە ئەبوو لۆمە ئاو هاتیە لە کو مفاجە ئەبووە ئەمە لە هێوارەوە حەڕەز بووینەوە حەڕەز بووینە تا سەعات 2 شەوێ کە ئەو کاتە دوایە بڕک باران بڕک هێور بەوە بڕکە هێور بەوە مە چوینە ژوورە وەختەکە دەگە دەنجە سیلاح ئەمە هەستاینەوە تەقە کرایە عادی تەقە کرایە هەستاینەوە جارەی دیستە ئاسیان بەخۆ نەنووسیمە بەس ئەمە لە دەرەوە یعنی کوڕم لە دەرەوە داتۆ لەمارە دانیشت تازە گەشت بوونەوە جێ دانیشت بووین دەگە هاتمە دەرێ بێمە دەرێ چاردەورێ مارم هەموو ئاوە گوتیان بگە ماری برات کە هاتم حاسێ بووینە لە کەس هەموو لە ژۆرە حاسێ بووین نەتوانی بینێت لۆ لە پشتەوە ئاو یعنی لە سە قایشێ پانترۆنێ بووە هەندە هەستا بوو ئاوەکە گەلک زۆر هەستا بوو زیانەکانم بۆ بکە چۆنە زیانەکان گەلک زۆرن خۆ زیان هەر ئەوە نییە ئەتوو لەوەی لەخوای بە زیادبی بە یعنی زیادی زیانی مادی هەیە بەس ڕوحی نییە هەموو سەلامەتن ئەوەش بە هەمووی هەیە بەس زیانی مادی زۆرە میساڵەن ئەوە لەو سەری بگرە ئەوە خانیەک 2 خانی 3 خانی 4 5 ئەوە هەموو بیستان بۆ هەمووی بردیە بیستانەکان نەماینە یعنی بە دیوارەوە بە شوورەوە هەموو ڕۆیشتە 5 قرتاسێ ئاە بووینە هەریەک بە 120 دلاریە بە 100 دلاریە بە کێبلەوە تەکلیفی 200 دلاریەکە ئەوانە شەهر هەموو بردیە ئەوە لێرە کۆریتە چپەلەوەری هەبووە هەر نەمایە عەلەشی و مریشک هەموو ڕۆیشتیە کۆریتەکە هەموو ڕۆیشتیە برام عەلەشی هەنا هەموو لێمردار بووینە لێرە هەر ناو کۆریتە شەوێ لەبە ئەو سەرمای ئاویشتوو بە ژۆری هاگای لێ نەبووە کاریەکتان هەیە لەلایانی پەیوەندی وەکو زەرۆجیان هێشتا زۆرە تەماشای ناو مارێکە مارەکە هەر یەک بە شەرنایە کاکە میساڵەن بێن سەرەکی لێ بدەن خاوێنکەنەوە پەیوەندی کرا مدیر شارەوانی هاتیە فەقیرەی بەس ئەوە ئیشە پەیوەندی ئیشە حکوومەتیە یعنی ئیدارە سەربەخۆ بێ لوزنەی بنێریتن بەداچونەوە بە ماری خەرچی بکەی خەرکە فەقیرە میساڵەن ئەوە برامە لە پێشمەرگەی لە سوپای بارزان ئێستا لە ئەرکدای لە زورگەزراوە ژنی بەخۆی نەخۆشی هەیە نەخۆش درێژخان 20 ساڵە لە ڕێنانەکەلی هەموو پێنجشەمایە بە ئەقراسی کمەبی باشە یعنی خوا قبولەکە یعنی کابرا لە دەوامێ تەلەفۆن لۆ کردی گوتی دێمەوە ئیزنیان نەدایە تەلەفۆن لۆ بەرپرسێ و کردی بزانم محاوەل و ناکەم بێت و فەرم ژنی ئێستا لە مارێمێ لە مارێ یعنی خوشتیتی ناکرێ ماری هەموو گڕوو بووە ئاوێ ڕووبارە قرتاسی نەمایە پێخاوێن کەینەوە
ئاوێ مەشروعش بخاوی ناکرێتەوە بەخۆ ئاو بەمزەخەی کمەک دێتن بەمزەخەی جا یعنی داوا لە حکوومەتەکەین لە ئیدارە سەربەخۆ سۆرانەکەین لە قامی قەزای سۆرانەکەین لە مدیرنەحەیەکەین کاکە بابێن ئەوەل جار تیمەچی بنێرن تەنچی بنێرن ئەو ماروت شتەی خاوێنکەین و بەخۆ خاوێنەکەن بەس ئەومان لۆ بنێرن یارمەتیمان بدەن دووەم لوزنەکی بنێری ئەمە بزانن سزار و زیانی لێ کەوتە لۆین بنووسن قەرەبوونکەنەوە چ خەرچی یعنی ناکرێ خۆ تو هاوڵاتێکی لە وڵاتێک کۆبی پشتگوێخوڕی ئەخە شتی وانە بووە باشە ئەمە لۆ بە هەموو شتێکی لەگە حکوومەتی دابووینەوە بە برسێتی بە لە شەڕی ناوە خۆ یعنی میسالەن لە سەردەمی ڕژێمی بەعەز ئەمە هەر دەگە کوردایەتی دابووین ئێستاش ئەمە حەزین لێ بین تا هاوارێن بین دەردەدرین بکەن لە دەی وەرە فەرم و پارەت دەمێ بەس خۆشە ینی حکوومەت قەرەبووت کە تۆ ئەتوو نەفست مرتاحە بی ئینسانیان مرتاحە بەوە باشە من هەوڕۆ کەس نێ لە من نەپێسی تۆ میسالە نێ لە برای من نەپێسی تۆ لە مارێ برامی دی نەپێست تۆ لە مارێ خوشی من کەس نێ باشە ئەتوو سبەی کود یعنی درتەش چێ یعنی حێزەب لە درێ خۆ ئینسان یعنی غەریبی هەستێرە لە وڵاتە چیمە وڵات کوردستانە یعنی ئەمە خۆ لێرە کەس ئەوەی مە قیادێمە ناکە کوردە قیادەی نەکە ئەکرێ یعنی بەرپرسی ئیدارەی سەربەخۆ سۆران هەربستن بگەڕێن لە ناو خەرچی بگەڕێن لەبەرەوەی وەیە ئەمن شکرم لەبەرەوە ئەو شتێکی تەبیعیە ئەو شتێکی خواییە لافاو ئەوە حەمدە نییە حکوومەت کردبی لەسەر من ئەو ئیشە کردی بەس حەقی حکوومەتیشە یعنی بەدا چون بەما بکە بێتێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم تیمەچی بنێریتن ئەو ماروت شتەی خاوێنکەینەوە تیمەچین لۆ بنووسی زیارە زیانوێکە دە بنووسی جا خەرک ئەگە قەرە بکراوە ئەمەش قەرە بکرێنەوە خەرچ قەرە بوونەوە احتیاطیە بەخێرن سەرچاوم بەڕێزنەوە دەستان خۆش بێ ماندوو نەبن کە کاتمانگرتن وە گوتم بارانەکە کە چەند ڕۆژێکە بەردەوام دەبارێت و ئێستاشی لەگەڵدا بێت باران بە نمەنمەی لێرە لە گوندی باڵەچیان ئێستا باران هەیە هاوڵاتیان داوا لە لایەنی پەیوەندیدارەکەن بە تایبەتیش سەرپەرشیاری دارەی سەربەخۆی سۆران کە ئەو ماڵانەی ئاویان چۆتە نێو حەوشە و نێو ژوورەکان پێشدەرگەکان ئەو داوا ئەکەن کە هیچ تاکە داواکاری سەرەتایی ئەوان ئەوەیە کە ئاویان بۆ دابین بکرێت لەبەرەوەی لە ئێستادا هیچ ئاوێک نییە بۆ ئەوەی کە ئەوان ناو ماڵی خۆیان پاک بکەنەوە و ئەو هاوڵاتیە کە ماڵی لەو شوێنەیە کە ئاو چۆتە نێو ماڵەکەی ئاماژەی بۆ کرد کە داوا ئەکەن لە بەرگری شارستانی کە تیمێک ڕاستپێرێ بۆ ئەوەی کە ڕاستپێرێ بۆ ئەوەی کە زەرەر و زیانەکانی ئەوان بخەم لێنرێت وەک هەر کەسێکی تر هەر ماڵێکی تر کە قەرەبوو بکرێتەوە دیارە ئاستی ئاو لەگەڵمان بن بۆ ئەوی کە پێتان پیشان بدەم کە ئاستی ڕووباری گوندی باڵەچیان بە چ زۆرێک بەرز بۆتەوە ئاو لەو دیوەوە سوڕاوە هاتۆتە سەر شەقامی سەرەکی کە لێرە ئەگەر ببینن هاوکاری کامێڕەمانم دیمەنەکان بگوازێتەوە لە دیوی پێشەوە پشتەوە بە هەمان شێوە ئاو هاتۆتە نێو ئەو ماڵانە و جگە لێرە ئەگەر هاوکاری کامێڕەمان دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئێستا ئەو شەقامە سەرەکیە کە بەنێو گوندی باڵەچیان تێپەڕ دەبێت ئەو چەند سانتی ئاوێک لێرە بەرز بۆتەوە عنی مەتر ڕاستە ئەو هاوڵاتی ئاماژە بۆ کە زیاتر لە مەترێک بە زۆرێک بەرز بۆتەوە کە ئەوان نەیانتوانیوە لە دەرگەی پشتەوە ڕزگاریان بێت بۆ ئەو گوتی کە ئەو شەوی ڕابردوو بەبێ خەوی بەڕێیان کردووە و تاکە داواکاری ئەوان لە لایەنی پەیوەندیدار ئەوەیە کە بێنە سەرخەت یاخود سەردانی ئەوان بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ ئاوی پاچیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی ناوماڵەکانی خۆیان پاک بکەنەوە وەک کاک ئیبراهیم باسی لێوە کرد کە چەند ماڵێک لێرە چۆل کراون ئەو خانوانە سێ خانوون ئێستا ئەوەی بینرا تازە لە شاشەی زاری کرمانجی خانوەکان هیچ کەسی تێدا نیە و چوونەتە ماڵی کەس و کاریان برایە خوشکە لێرە ئەو کۆی ئەو دیمەنانم بۆ گواستنەوە کە لە گوندی باڵەچیان بەهۆی ئەو شەپۆ لە باران بارینەی چەند ڕۆژی ڕابردوو زیان هەم بە ماڵ هەم بە پردی پیادەی پەڕینەوە کەوت لە گوندی باڵەچیان کە دانیشتوانی ئەو گوندە داوایان کرد کە پردی پەڕینەوە ئەوان 2009 لەسەر ئەرچی خۆیان دروستیان کردووە 2013 دووبارە نۆژەن کراوەتەوە و ئێستا ئەو پردە نەماوە داوایان کرد کە حکوومەت لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت بۆ ئەوەی کە پردی پەڕینەوە وەک خۆی لێ بکرێتەوە بەڵێ